قانون التصديق تا ئێستا دانیشتنی دادگای فدراڵی عێراق لەسەر سکاڵایەکی ئەندامێکی پێشووی پەرلەمانی عێراق بەڕێوە چووە. سکاڵاکەش دژی ڕاگررتنی پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانی کوردستانە لەلایەن حکوومەتی هەرێمەوە. لەو بارەوە دکتۆر یوسف محەممەد دەڵێت کۆتا دانیشتن دادگا لە بەرژەوەندی فەرمانبەرانی هەرێم بڕیار دەدات. دانیشتنی داهاتووی دادگای باڵای فدرالی سێ دانیشتنی تا ئێستا بۆ کراوە عەفو. دانیشتنی داهاتوو ڕەنگە دوا دانیشتن بێ لەسەر ئەو کەیسە و دوای ئەوە بڕیاری لێدادات، یعنی لە دانیشتنی دوای ئەوە بڕیار لەسەر کەیسەکەدا دادگای باڵای فدرالی. هەرەوەی کە دادگا چۆتە ناو قوڵایی بابەتەکەەوە کە دەرخەری ئەوەیە کە بەڵگەکانی خسومانتە ڕوو بەڵگەی جددین و دادگا ینی ئەو نیە پشتی پێبەستێ و هەوڵێەوە دەبگاتە قەناعەت لەسەر کۆی بابەتەکە. پشت بەخوا ئینشاءالله لەمەشە ئەو داوایە سەرکەوتووە بێ و وەستاندنی پلەبەرزکردنەوە بۆ موچەخۆرانی هەرێم پێویستەکات بە بڕیارێکی دادگای باڵای فدرالی کۆتایی پێبێت. ئەندامێکی دیکەی پێشووی پەرلەمانی عێراق دەڵێت حکوومەتی هەرێم تا ئێستا نەیتوانیوە لیستێکی خاوێنی موچەخۆرانی بۆ بەغداد بنێرێت. دەسەڵاتدارانی هەرێم نایانەوێت دەستبەرداری بندیوارەکانیان بن. وڵی بێباکی حکوومەتی هەرێمەگەێنێ بەڵێ ئێمە لە دەورەکەی خۆمانە چەندین جار لەگەڵ بەڕێ سەرۆکی حکوومەتی ئێستا کۆبووینێتەوە وەکو نوێنەری فراکسیۆنە کوردیەکان و پێمان ڕاگەیاندووە کە دەبێت ئەمە بکرێ، یعنی لیستێکی پاکی موچە تەسلیم بکرێ، بەڵام ئەوان ناتوان دەستبەرداری ئەو بندیوارانە بن کە لە ناو لیستی موچەیە هەن، چونکە ئەوەی ئەوانی ڕاگرتووە تەنیا هێزی چەکدار و پارەیە، بەشێکی هەرە زۆری دەنگدەرەکانیشان بەو معاش و پارەیەوە لەلایەن ماونەتەوانێ بۆی ناتوانن ینی جیایکەنەوە لە لیستی موچە. لە سەری ئەمانە خەڵک بێئاونانە. لە ساڵی 2014 حکوومەتی هەرێم پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانی ڕاگرتووە. فەرمانبەرانیش دەڵێن ئەوە ڕێکارێکی نایاساییە. مەرجێکی مامۆستایان و فەرمانبەرانیش بۆ شکاندنی بایکۆت و دەزەڵگرتن لە خۆپیشاندان و ناڕزایەتیەکانیان دەست پێکردنەوەی پلەبەرزکردنەوەیە. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.